بەناوی خوای بەخشندە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست هەرێم و بەغداد یەکتری بە ڕێک نەکەوتن تۆمەتبار دەکەن دوایەوەی کە وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند حکوومەتی هەرێم ئامادەی ڕێکەوتن نەبووە ئەمڕۆژ لە ڕوونکردنەوەیەکدا وەزارەتی دارایی هەرێم ڕای دەگەنێت کە وەزارەتی دارایی عێراق نەرمینە نواندۆ بۆ ڕێکەوتن و ڕایگشتی چاوەشە دەکات. تاوکات لە ڕوونکردنەوەیەکدا دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق داوا لە هەرێم و بەغداد دەکات کە بگەڕێنەوە بۆ سەرمێزی دانوستان و ئاماژەش بەوە دەکات وا بڕیار بوو کۆتایی ئەم هەفتەیە ڕێکەوتی نێوان هەرێم و بەغداد واژۆ بکرێت، بەڵام ئەو گرژانەی کە دروست بووە جێی سەرسوڕمانی ئەوە. بە میوانداریێک لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق لە سودوی سەرکی، هەروەها لە سلێمانیەوە دکتۆر محەممەد ئەمین مامۆستای زانکۆ و ئابووریناس تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. حکوومەتی هەرێم ئامادە نیە لە بەرامبەر وەرگرتنی بڕی 320 میلیارد دیناری مانگانە دەستبەرداری تەنیا نیوەی داهاتی خاڵە سنووریەکان بێت بۆ حکوومەتی ناوەند، کە ئەوە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ حکوومەتی هەرێم تا موچەی موچەخۆرانی پێتەواو بکات کە بە چەندین سەرچاوی داهاتەوە ناتوانێت 2 مانگ جارێکیش موچە بە فەرمانبەرانی بدات. دەبێت داهاتی ئەم خاڵە سنووریانە چەند بێت کە هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم ئامادە نین سازشی لەسەر بکەن، یان هاوکات بابەتەکە ئەوەیە کە بەدانانی چاودێر لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ خاڵە سنووریەکان گەندەڵیەکانیان ئاشکرا دەبێت و داهاتی ڕاستەقینەی ئەو خاڵە سنووریانە دەردەکەوێت کە زۆر زیاترە لەوەی حکوومەتی هەرێم باسی دەکات. هاوکات دەستی قاچاقچێتیان لەو شوێنانەدا ئاشکرا دەبێت کە بەدەیان ڕێگە و شێوازی جیاواز سەرقاڵی پارە پەیداکردنن بۆ حیزب و بەرپرسەکانیان. هەردوو حزبی دەسەڵاتدار کە لە دوای ڕاپەڕینەوە دەواازە سنووریەکانی هەرێمیان لەگەڵ وڵاتانی دراوسێ کردووە بە سەرچاوەیەکی سەرەکی داهات بۆ خۆیان. ئێستاش لەم بارودۆخە سەختەدا نەک ئامادەنین داهاتەکەی بۆ خەڵکی کوردستان بگەڕێنەوە، بەڵکو باشکرا قاچاقچێتی نەوت و دەرمان و جگەرە و هێلکە و دەیان کاڵای قاچاق و خراپی دیکەیان زیاد کردووە و بەبێ لە بەرچاوگرتنی هیچ یاسا و بەهایەک بازرگانی هەمیشەی خۆیان درێژە پێدەدەن. دوای ئەوەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ بڕیاردان لەسەر دابەشکردنی موچە شکستی هێنا حکوومەت بۆ داپۆشینی ئەو شکستە و پەنای بردە بەر هێرشکردنە سەر بەغدا و بەوە تۆمەتباری کرد کە ڕەچاوی دەستور ناکات و پابەند نییە با ڕێکەوتنەکەوە. هەرزوو وەزارەتی دارایی عێراق وەڵامی حکوومەتی هەرێمی دایە و ئاشکرای کرد کە پێشتر لەگەڵ هەرێم گەیشتوونەتە ڕێکەوتن، بەڵام بەرپرسانی هەولێر پەشیمان بوونەوە و ئامادە نەبوون ڕێگە بدەن چاودێری حکوومەتی فیدراڵی لە خاڵە سنووریەکان دابدرێت بەرامبەر بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. بە پێی زانیاریەکان نوێترین ڕێکەوتنی هەردوو لا لەسەر ئەوە بووە کە حکوومەت عێراق بەرامبەر بە چاودێریکردنی خاڵە سنووریەکان و وەرگرتنی نیوەی داهاتەکەی مانگانە 320 میلیارد دینار بۆ هەرێم بنێرێت. لەو بارەیەوە دکتۆر ڕێبوار کەریم پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق دەڵێت ئەگەر ئەم ڕێکەوتنە سەری بگرتەیە بە ئاسانی هەموو مانگێک موچە بەبێ لێبڕین دەدرا، بەڵام پەشیمانبوونەوەکەی حکوومەتی هەرێم لە ڕێگریەکانی بەغدا لە قاچاقچێتی گومرگەکان ڕیسەکەی کردەوە بەخوری. ئەو پەرلەمانتارە دەژڵێت چاوەڕێی ڕێکەوتن مەبن و تاکە چارەسەر گواستنەوەی موچەی فەرمانبەرانە بۆ سەر بەغدا. لای خۆشیەوە هۆشیار عەبدوڵڵا پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق بڕوای وایە کە وەڵامەکەی وەزارەتی دارایی عێراق بۆ حکوومەتی هەرێم تاکیدکردنەوەی لەسەر ئەو ڕاستەی کە حکوومەتی هەرێم هیچ نیەتێکی جددی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و کۆتایی هێنان بە کێشەی موچەی فەرمانبەران نییە. هۆشیار عەبدوڵڵا دەژڵێت لام ڕوونە کە دەسەڵاتی سیاسی هەرێم بەهۆی ئەوەی بنیادی لەسەر گەندەڵی و تاڵانی دامەزراوە، هێندەی چاوی لە بەردەوامی چەتەییە، هێندە چاوی لەسەر ژیانی خەڵک و ڕێکەوتن نییە. حکوومەتی هەرێم بەردەوام بەغدا بە نەدانی مافی کورد و شایستەدارایەکانی هەرێم تۆمەتبار دەکات. وەڵامی هەمیشەیی بەغداش ئەوەیە کە هەرێم نەوت و خاڵە سنووریەکان ڕادەست ناکات، بەڵام لای هاوڵاتیان ڕوونە کە دوو حیزبی دەسەڵاتدار ئامادە نین خاڵە سنووریەکان و نەوت و داهاتەکانی دیکە ڕادەستی بەغدا بکەن، چونکە بە ناوی ئابووری سربەخۆ بووە بە سەرچاوی داهاتی خۆیان و بەرپرسەکانیان و نانەوێت دەستبەرداری بن. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان دکتۆرە بەخێر بێنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری ڕێگنەکەوتنی بەغداد و هەرێم.
بە دیاریکراوی خەتایکیە کە ئەو ڕێکەوتنی کەوا بڕیار بوو ئەنجام درێت هیچ دواتر ئەنجامێکی لێ نەکەوتەوە؟ بەڵێ بەناوی خی گەورە سڵاو لە جەنابتان لە میوانە بە ڕێزەکەی تر لە بینەرانی خۆشەویستی پەیام. لە ڕاستیە پێشتریش ئێمە ئاماژەمان پێداوە کە ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا لە دوای ئەم وەزعی کە ڕووی داوە یعنی بەو شێوەیە ئەم وەزعی کە ڕووی داوە مەبەستم ئەوەیە کە خۆپیشاندانەکانی بەغدا و دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی و دروستبوونی حکوومەتی تازە وە ئاسان نییە وەکو جاران بەڵکو بێ جۆرە ڕێکەوتنێک بێ کە هەرێم حکوومەتی هەرێم بە تەواوەتی تیا تەسلیمی ئیرادەی بەغدا ببێ چکە هەرێم کەوتۆ حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە کەوتۆ تا نەفەقێکەوە کە ئەو سەری دیار نییە هیچ خیارێکی تری لەبەردەما نەماوە غەیری ئەوە نەبێ کە لەگەڵ بەغدایە ڕێکەوتن بکات چونکە ئەمەش لە نەتیجەی تەبعاً ئیدارەدانی هەڵە و فەسادی چەندین ساڵی ڕابردوو و لە نەتیجەی ئەوەی کە چەند هەڵەیەکی سیاسی استراتیژی و چەند هەڵەیەکی سیاسی ئانیشی کردووە حکوومەتی هەرێم یاخۆ بڵێ قیادەی سیاسی هەرێمێکی لەو هەڵە استراتیژیانە بریتی بوو لە ئەنجامدانی ڕیفراندۆم کە ئەگەر خەڵکێک وابێ پێی وابێ کە ئاسارەکانی ڕیفراندۆم ئێستا لە بەغا لەلایەن شارعی عەرەبیەوە سڕدراوەتەوە نەخێوانی ڕازنی ئەوان خەڵک بڵێن ڕیفراندۆم پەیوەندی بە موچەوەیە بەڵێ لەبەر ئەوەی کە هین لایەنە عەرەبیەکان کوتلە عەرەبیەکان مووقفیان وەرگرتووە لە هەرێمی کوردستان پێیان وایە کە هەرێمی کوردستان نیازی ئەوەی هەیە کە ڕۆژە لە ڕۆژان یعنی هەر لە عێراق جێ ئەبێتەوە بەڵام لە هەمان کاتە ئەوێ بودجەش لە عێراق وەرگرێ و هیچ نەوتیژ نەدا بە عێراق و هەروەهایەکێکی تر لە هەڵەکان ئەنجامدانی ئیعلانکردنی ئابووری سەربەخۆ بوو لە کاتێکی ناوەختە کە هیچ خۆیان بۆ ئامادە نەکردبوو لە نەتیجەی ئەوەیە ئێمە لەو کاتەوە کە ئەوان ئابووری سەربەخۆیان ئەوانەی کە ئەو کات لە حکم بوون ئابووری سەربەخۆیان ئیعلان کردووە لەو کاتەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجەکەی ئەدەن باشە بەزەو کاتە بەڕێزی سەندامی پەرلەمان بووی ئاشتێورامی لەو کاتە بە ئێوەی نەگوت کە داهاتی ساڵانە لە بری 10 میلیارد دەگەینێتە 30 میلیارد دۆلار لە ساڵێکە چووکە قسەیەکی ئەوەی کردبوو دقیقە کەوکاتە 10 میلیارد دۆلار لە بەغداوە ساڵانە بۆ هەرێمدات وتی با خۆمان نەود فرۆشین 30 میلیارد دۆلار بۆ هەرێم پەیدا دەکەم. بەڵێ هی ئەو لە کۆبوونەوەیەکم بۆ خۆم ئامادە بووم لەو کۆبوونەوەی لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستانە ڕایگەیان وتی 6 مانگ ئێوە سەبرم لێ بگرن من داهاتی هەرێمی کوردستان ئەگەیەنمە ئەوە نەونی و یا دوو ئەوەنەی کە ئەو بودجەی کە لە بەغاوە بماندێ بەڵام لە ڕاستیە خۆی ئەمە لەبەر ئەوە بوو کە ئەوان لە مەسلەی هاتنی بودجە لە بەغاوە نەیانەتوانی ئەو فەسادی و گەندەڵی کە ئێستا لە مەلەفی نەو تاکردویانە و بە جۆرێک ناشەفافەکە لە 3-4 کە زیاتر لە ناو حیزبێکی معەنە کەسی تر نازانێت چۆنە نەیانەتوانی لەو بودجەی کە لە بەغاوە دێ بیکەن چکە لە حدودێکی معەنە ئەتوانی فەسادی بکەن بەهۆی ئەوەی کە ئەو بودجەی کە لە بەغداوە دەهات بڕەکەی دیار بوو. بڕەکەی دیار بوو کە چەندێکە دەبواە بچێتە ناو موازنەی حکوومەتی هەرێمەوە لە موازنەی حکوومەتی هەرێمەوە ئەتوانرا گەندەڵیتیا بکرێت بەڵام ئەوان کە پەنایان بڕوا بکە ئێمە ئەو کاتە باوەڕمان کرد کە ئاشتی هەورامی وایە چکە ئەوە بەسیقەوەتی بەڵام لەگەڵ مروری زەمەنا بۆمان معلوم بوو کە مەبەستەکە ئەوە نەبووە مەبەستەکە ئەوە بوو کە بەم شێوەیە بەم عقدە ناشەفافانە بە ناشەفافی مەلەفی نەوت ئەتوانن گیرفانی حزب پڕکەن پێش گیرفانی حکوومەت ئێستا ئەو داهاتی هەرێمی کوردستان حزب ئێستا پڕ بووە بڵێن پڕ نابێ هەر پڕ نابێ گیرفانی ئەو دوو حیزب هەر پڕ نابێ ئێستا حکوومەتی هەرێم ئەو داهاتەی کە هەرێم هەیەی بەشی موچەی فەرمانبەرانەکە ئەگەر بێت و لە دەستێکی ئەمی نابێ هەر بە دەلیلی ئەوەی کە لە راپۆرتەکەشتانە جەنابیشتان وتتان کە ئەڵێ لە بەرامبەر 320 میلیارد دینارە ئامادە نیە واز لە نیوەی داهاتی هین خاڵە سنووریەکان بهێنێکەوەتە بەم شێوەیە بێ ئەبێ لە 600 میلیارد زیاتر بێ مانگانە داهاتی خاڵە سنووریەکان بۆیە ئامادە نیە وازی لێ بێ واز لە نیوەی بێنێ لە بەرامبەر 320 میلیارە هین کەواتە ئەو داهاتی کە هەیە ئێستا بەشەکات ئەگەر لە
دەستێکی ئەمینە بێ بەس لە دەستێکی ئەمینانیە یەک دوو هەمیان تا گیرفانی حیزب پڕ نەبێ نایێتە ناو خەزێنەی حکوومەتەوە ئەوەی کە لە گیرفانی حیزب دەمێنێتەوە دێتە ناو خەزێنەی حکوومەتەوە جا ببینە سەر پرسیارەکەی جەناب دەگەڕێم وڵات دواتر بچین لای دکتۆر جەنابیشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێشت بزان بەسەر هۆکاری ڕاستەقینەی ڕێگنەکەوتنی هەرێم و بەغداد بۆچی دەگەڕێنەوە لەسەر مەسەلەی موچە کە دوایین بژاردەوە بووە کە لە بەرامبەر لە 150 خاڵە سنووریەکان و جێگیرکردنی چاودێری دارایی عێراق مستەفا کازمی مانگانە 320 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێت. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی عزیزیش ئەوەی کە ئەو مشکلێک ئێستا هەیە لە بینی هەولێر و بەغا تازە نییە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە بەناو سەرۆشی حکوومەت هەرێم ئیعلانی ئابووری سەر بەخۆی کرد لێ مشکلەکە پەیدا بوو ئەمجار ڕفراندۆمی بەسەرا هات ئەمجار ئەوەی بەسەرا هات کە حکوومەتی عێراق داوای بەڕێکنەوتی دەکرد لە پار و پێرار 250,000 ئەوە شەر نەکرا تا گەشتنە ئەمڕۆژ عێراق و کوردستان بە شێوەیەکی گشتی بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە تووشی زەرەری ئابووری بووە و قەیرانی ئابووری زیاتی کردووە ئێستا حکوومەتی عێراق بۆ خۆی لە قەیرانی ئابووریدا دەژی بۆیە ئەوەی کە حکوومەتی عێراق دەیەوێت لە هەرێم بیستێنێ دەستی بکەوێ زۆر جدیترە لە جاران چکە حکوومەتی عێراق وەکو جاران نییە بڵێ پارێکی زۆری نەوتی هەیە و لە بڕێک پارە خۆش دەبێت وەکو پار عەبدولمەجید دەینارد. جا مشکلەکە ئەلەمەدایە کە بۆچی حکوومەتی هەرێم ئامادەنیە لەگەڵ عێراق ڕێک بکەوە هەبەتەوە پرسیاریشی گشتیە بەڵام ئەگەمە ئەو پرسیارەشی بکەینەوە دەبێت بگەڕێنەوە بۆ ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی شەقامەوە لە ڕووی جەماوەرەوە جا بەڕاستی بۆ هەر بابەتێکەوە شکاری خۆی دەوێت شڕۆڤی خۆی دەوێت بەڵام بە شێوەیەکی تایبەت ئەگەر بە کورتی بڵێم بۆیە ڕێکناکەون چونکە مشکلێ هەر ئەساسی و جەوهەری بینی عێراق و بینی بەغدا هەولێرەوەیە کە هەرێم هەندێک گرێبەستی نەوتی کردووە کە ئەم گرێبەستە نەوتانە 100 ساڵ لەمە پێش تا کۆنتریشن کە هیچ بەهایشی ئابووری تێدانی بۆ خەڵکی کوردستانی و ئێستا ئەو حکوومەتی هەرێم پابەند بووە بەهۆی ئەو گرێبەستانەوە بە وڵاتێکی وەکو تورکیا کە تا 50 ساڵ عەقدی لەسەر کردووە کەس نازانێت ئەو عەقدە چی تێدایە بەڵام ئێمە دەزانین نەوت دەڕوات نەوت دەردەهێنرێ ژینگە پیس دەوێت بەڵام پارە نییە موچێ پێ بدرێت جا لەو حاڵەتێدا حکوومەتی هەرێم یا دەبێت بە تەواوی تەسلیمی حکوومەتی عێراق بێت چۆن تەسلیم دەبێت ئەوێش بەوەی کە هەموو مەلەفی ئەو گرێبەستانێک کە کردوێتی تەسلیمی وەزارەتی نەوتی عێراقی بکات و لایانی بەرپەرز کات بەڵام حکوومەتی هەرێم دەتوانێت ئەمە بکات من دڵنیام ناتوانێت ئەوە بکات چکە ئەگەر ئەوە بکات تووشی لێپرسنەوەی یاسایی دەبێت مەسەڵەن یەکی وەکو ئاشتیهۆرامی یا یەکی وەکو نێرچیری کە کاتی خۆی سەرۆشی حکوومەت بۆ ئەوانە بەرپرسی یەکە من لە ئەو گرێبەستانێکە کراوە ئەو گرێبەستانە زەرەدەشی گەورە ئەگا بڵێن ئێمە لەسەر ئاستی عێراقین لە عێراق دراوە و بەتابەت لە هەرێمی کوردستان دراوە چونکە وەکو ئێمە دەزانین لە ماوەی ئەو 5 ساڵەیدا کە بڕیاری ئابووری سەر بەخۆدرا خەڵکی کوردستانی تا ئێستا زیاتر لە 100 ملیار دلاری قەرز زەرد کردووە لەو پارێکە لە عێراق وەکو جاران داهات ئێستا عێراق بڕێوێتی دا تەسەوەر کە ئەو پارەیە وەکو جاران هات با 100 ملیار دلار بزانە ڕەوشی ئابووری ڕەوشی ئاوەدانی لە کوردستانیدا دەگەشتە ئاسێکی بەرز دا چێ لێ بەرپرسە بەڕاستی بە یەکام نێچیر و ئەمجاری دووەمیش ئەوەی تر ناوی چێک کەبرای هەورامی ئەمجا لێرەدا دەمەوێت قسەیش لەگەڵ بەناو ئۆپۆزیسیۆن کەم من سەریم لێدێ من کات خۆی چەندا وتارم نووسی نەکەێستانی پێش 10 ساڵ پێش 12 ساڵ لە سەر ڕەوشی نەوت و وزە و سیاست نەوتی لە ئاخری من سەریم لێدێ کەسێک خۆی ئۆپۆزیسیۆن بزانێ نوێنەرایەتی جەماوەرێکی گەورە بکات هەروە بە ئاسایی بڵێ وەڵا کابرا و عەدی داوە نەیکە بابشتیوان نییە ئەتۆ کە ئۆپۆزیسیۆنی دەبێت خەڵکی شارەزات هەبێ خەڵکی پسپۆرت هەبێ لەسەر داتا قسە بکە شارەزا هەبێ لە گرێبەستی نەوەی ئەو گرێبەستە چۆن کراوە قازانجەکەی چییە زەرەدەکەی چییە نسبەتەکەی چییە طبعا ئەو تەفاسیلانە هەمووی لە شارەزاوە بەڕاستی ئێستا لە ڕووی نەشارەزایەوە مەسەلەن خەڵک قسە دەکات و ئەو قسانێک کە ئۆپۆزیسیۆن کردوێتی قسەی ئینشاین قسەی زانستی نەبووە
قسەی کەسێک نەبە کە هەست بە باشە دکتۆر دەناس چۆن ئەتۆ ئۆپۆزیسیۆنێک هەمویان بەتایبەتی گۆڕانیش چۆن دەبێت تو هێندە سادەوی مەسەر یەکی وە کۆشتا چێ ناویچە ئاشتێورامی دەڵێ من تا ساڵێکی تر ئەو عەقدەم کردم دەکەمە 30 ملیۆن داهات کوردستانی دەگەیان بە 30 ملیارد لەو کادا تۆ دەبێت داوای داواتای لێ بکەیت داوای گرێبەستی لێ بکەیت کەس گرێبەستەکەی بینیوە لە پەرلەمان بینیوێتی یا هەر کەسێکی لایەنی تر ئۆپۆزیسیۆن بینێت نەخێر ئەمجار بە وجدانە نەش قسە بکەین ئەو گرفتانێک کە ئێستا هەیە ئەو کابینەینەوە بەشێکی هەرە زۆری دەگەڕێتەوە بۆ کابینەکانی پێشوو کە بە کوردەکەی دەڵێن وای لێ هاتووە ئەو شتانێکە لە کابینەکانی تردا بووە گۆزەکە لە سەری سەرۆکی چی پێڵێن حکوومەتی ئێستادا دەشکێت بەڵام ئایا حکوومەتی ئێستا هەدەفی چییە ئامانجی چییە سیاسەتی چییە ئەوە پێویستە ڕوونکردنەوە بدە مەسەن سەرۆکی حکوومەت پێویستە خیتابی هەبێت گوتاری ئابووری هەبێت و بتوانێت بە شێوەیەکی سیاسیانە تەحلیلی ڕەوشی ئابووری بکە کە بتوانێت قەنەعەت بە خەڵکەکەی بکە بەڕاستی چکە خەڵکی کوردستانی گەشتۆتە قەنەعەتێکی تر تەواو خەڵک ئاوی نییە کارەبای نییە موچەی نییە تەندروستی نییە هەند تەسەوەرکە ئێستا برادریشی دکتۆر ملاوی ئێوارێ باسی ئەوەی دەکرد کە لە خەستەخانەی مناڵان چ لە هەولێرە بێت چ لە سلێمانێ مناڵ وەرناگرن دەبێت بیبن بۆ خەستەخانەی ئەهلی هەنی ڕەوشەکە گەشتۆتە ئەوەی مەسەلەن دەبێنە خۆشێک بەهای بە بەهای ژانی خۆی بە بەهای بوونی خۆی زەریبەی باجی ئەو هەڵانەدا کە لە پێش داکراون ئەو ڕۆژە بەردەوامیش دەبێت ئەکیت ئەگەر بێت و گۆڕانکاری جددی ڕشەیی و واقعی نەبێ بەڕاستی و بێ هیچ شەرمێک بێ هیچ ترسێک دەبێت خاڵەکان بخەینە سەر پیتەکان ئەوەیە خەلەل چێ خەلەلی کردو ئەوە کاتی مجاملە دەرچوو بەڕاستی ئەوە نەما فەرموو بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتر قسە لەسەرەوە دەکەین کە ئەم کابینێژ میراتی هێمان هەر لەلایەن پارتیەوە کە دەسەڵاتدار هەر بەڕێوە نابرێ و اینجا لەماوەی ئەم کابینێدا پەرلەمانتاران دەڵێن گەندەڵی و قاچاقچی خەڵە سنوورەکان زیادی کردووە گەندەڵی داهاتینەوت لە ماوەی ساڵەکە و خۆیەتی دەگەرم وڵات دواتر قسە لەسەرەوە دەکەین کە لە موچەشە لە ئیدارەدانی لە کابینەکانی تر فاشلتر بووە دەگەرم وڵات دکتۆرە سەبارەت بە ڕێگنەکەوتن ینی بە دیاریکراوی خەتای بەغدادە یاخود هەرێمە ئێوە لە بەغدادن سەبارەت بەو ڕێکەوتنێکەوە بڕیار بوو بکرێت لە بەرامبەر 150 بڵێن خاڵە سنووریەکان مانگانە بەغداد 320 میلیارد دینار بنێرێت بەڵێ پێشەوەی وەڵامی و پرسیارە بدەمەوە حەزەکەم تعلیقێک لەسەر ئەوە بدەم کە بەڕێز دکتۆر وتی میوانەکەی ترێ وتی ئۆپۆزیسیۆن چۆن وا بە سادەی باوەڕی کردو ئێمە ئەو کاتە ئۆپۆزیسیۆنمان نەبوو یعنی هەموو فوق حکوومەتێکی بنکە فراوان بوو و ئێمە بڵێ شانازیەکەین بۆی کە ئۆپۆزیسیۆن بووین و کاتەشە کە ئۆپۆزیسیۆن بوونیشی خۆمان کردووە ئەمە بیری جەنابی بهێنمەوە بیری بینەرانی بەڕێزیشی بهێنمەوە کە بەشێک لە داخستنی پەرلەمان لە خولی چوارەمە پەیوەندی هەبوو بەو مەلەفی نەوتەوە لەبەرەوەی کە ئێمە داوای لە پەرلەمانی کوردستان داوای عەقدەکانی نەوتمانە کرد بۆ ئەوەی کە بیبینین ئاشکرا ببێ بە هیچ نابۆ لیژنەی نەوت و غاز ئاشکرا ببێ هەیە حکوومەت ڕازی نابوو کە ئەوەمان پێ بدا سراعێکی گەورە لەسەر ئەمە لە نێوان پەرلەمان و حکوومەتا دروست بوو دوجار بە بیانووی مەسلەی سەرۆکاتی هەرێمەوە پەرلەمانیان داخست لەبەرەوەی کە ڕێگە لەو بابەتەش بکرن ینی بەڵام لە بیدایەت ئێمە باوەڕمان کرد لەبەرەوەی ئێمە پێمان وا بووە کە وەزیری سامانە سروشتیەکان کەسێکی مختصە و دکتۆرای هەیە و هاتووە خزمەتی هەرێمەکار یعنی نەمانزانیوەکە بەو شێوەیە بۆ مەسلحەتی حیزبی و ئەوانە ئیشەکە چووکە بەڕاستی ئەو کەسەش ئاشتی هەورامی وا خۆی دەرەخستکە ئەو کەسێکی حیزبی نییە یعنی کەسێکی ئەکادیمیە لە فرۆشینەوت نەبێ گرفتەکە لە گەندەڵیەکەی بەڵێ لە گەندەڵیەکەی لە چۆنێتی ئیدارەدانی داهاتەکەیە سەبارەت بەوەی کە ئەمە ئەو هینەکە تەواو بکەم یعنی قسەکان هەڵە استراتیجیەکان ئەو دوانە بوو هەڵی ئانی لە ڕووی سیاسیەوە کە کراوە ئەوە بوو کە هەمیشە
ئەم جارەش و هەمیشە کورد طبعا قیادەی سیاسی کورد کێ دەچێتە مفاوەزاتەوە کاتی دروستبوونی حکوومەتە یەک لە دوای یەکەکان هەمیشە داواکاریەکانی کورد لە مەساڵحی لە دەستکەوتی حیزبی و شخصیە کورتەکەنەوە هەر بۆ نمونە ئەخیر حکوومەت کە پێک هات حکوومەتەکەی کازمی بوو هەموو داواکاری کوردیان کورد کردەوە لەوەی کە وەزارەتی دەرەوە بدرێ بە شخصێکی معەن ئەوەیان کرد و هیچی تریان بیر نەبوو تەنابەوە فواد حوسێن بێتەوە بە وەزیر ئێمە دەنگیشمان پێ نەدا هیچ داواکارێکی تر هیچ داواکارێکی تر نەبوو ئەوە لەو کاتە باز لەم ڕێکەوتنانە بکرێت باز لە نەخێر باز لەو کاتە باز لە مادەی 140 و ئێمە ئەنواع کێشەمان هەیە لەگەڵ بەغدای ئێمە دەنگمان پێ نەدا لەبەرەوە بەو کابینێ بەڵێ و هەروەها یەکێکی تریش لەو هەڵانە ئەوە بوو کە کورد خۆی کرد بە بەشێک لەو ململانێ سیاسی کە لە ناوماڵی شیعیا هەبوو شیعەکان بەشێکیان پشتیوانیان لە علاوی ئەکرد بەشێکی تریشیان پشتیوانیان لە مستەفا کازمی ئەکرد ئێمە وەکو کورد خۆمان بە بێلایانی نەگر لە نێوان ئەم دوانەیە هاتین بووین بە بەشێک لەوەی کە سقوتمان بە علاوی کرد و بووین بە بەشێکیش لەوەی کە پشتیوانیەکی پێشوەختی مطلقمان لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێمەوە کە دوایی وتی قسەم لەگەڵ هەموو سەرۆکی حیزبەکان کردووە بۆ کازمی دەربڕی ئێمەی ئەندامانی پەرلەمانی عێراق نەمانزانی ئەم شتە مسبەقە بۆ حتا من بۆ خۆم وام لێکداوتم ئەکید وعدێکیان وەرگرتووە لە کازمی بۆیە ئەم پشتیوانیە مطلقی بۆکەن ئەمە یەکێک بوو لە هەڵەکانی تر یەکێکی ئەمە لەلایانی هەرێمەوە ئەگەر جەناب دڵی خەتای کامیانە بەشێکی زۆری ئۆباڵەکە من ئەخەمە سەر ئەستۆی هەرێم چونکە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئەوەندە بێ باک بێ لە ئاستی فەرمانبەران و هاوڵاتیانە ئێستا لایانی زەرمەند لەم سراعی کە لە نێوان ئەواندا هەیە بریتە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی بەغدا لە کاتی خۆیان موچەی خۆیان وەرەگرن و کێشەیان نییە بۆیە ئەبێ مرونەتی زیاتر بنوێنێت ئێستا خەتایەکە لە هەرێمە ینی وا بڕیار چۆن ڕێکەوتن ئەڵەم بەشێکی زۆری ئۆباڵەکە ئەخەمە ئەستۆی هەرێمی کوردستان لەبەر ئەم هۆکارانەی کە بە جەنابتم وت ئەم هەڵانە دەبوایە لەلایانی قانونیشەوە هەڵی کردووە حکوومەتی هەرێم لایەنە قانونیەکە ئەوەیە کە ئێمە ئەندامانی پەرلەمانی عێراق لە بەغا دوای هیلاکەتێکی زۆر توانیمان لە قانونی بودجەی ساڵی 2019 بونچەی فەرمانبەران لە ململانەی سیاسی جیا بکەینەوانێ بەڵام هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت بۆ مانگێکیش ئیلتیزامی نەکردبەوەی کە 250,000 بەرمیلنەوتە بۆی نیەتپاکی خۆی پیشان بە چەند داوامان لێکردن ئێمە لە کۆبوونەوەکانە دووبارەمانە کردەوە هیچ نادووسێ مانگ بینێرن بۆی نیەتپاکی خۆتان پیشان بن بەو بوو عادل عەبدولمەهدی کەوتە ژێر زەختی شاریعەوە بەشێکی زۆری مەسەلەی خۆپیشاندانەکان و داواکردن بۆ دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی لەسەر ئەو مەسەلەیە بوو یعنی کورد باش تەعاملی نەکرد لەگەڵ ئەو وەزعی کە لەلایەن عادل عەبدولمەهدیەوە هات بۆ پێشەوە لایەنێکی تر کە بەغدا لێی مەسئولە ئەوەیە کە یعنی ئەگەر من ئۆباڵەکە دابش بکەم بەشێکی زۆری ئەخەمە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی ژەخەمە ئەستۆی حکوومەتی مرکزی بۆ چونکە حکوومەتی مرکزی ئێستاش بە چاوی محافظەیەک سەیری هەرێمی کوردستانەکە لە کاتێکە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە سیستمە فیدراڵیەکەمان لە بیدایەتی دروستبوونیەوە لە 2005ەوە کە دەستور دانراوە هەڵەی تایە سیستمی فیدراڵی لە هەموو وڵاتانی دنیاە بریتی نییە لەوەی کە تۆ هەرێمێکت هەبێ و مرکزێکت هەبێ بەڵکو دەبێت کۆمەڵێک هەرێمت هەبێ و مرکزێکیشت هەبێ لەو کاتەیە هەرێمەکان حقوقەکانیان وەکو یەکە کاتێک کە حەقی یەکێکیان پێشێلەکەی ئەوانی تریژ وەکو یەک داوای حەقی خۆیانەکەن کاتێک کە یەکێکیان لە هەرێمەکان ئیلتیزامەکە بە ئیتیفاقەکەی خۆیەوە بودجەی بۆ ئەنێری ئەوەی تریان نایکە ئەزانێ کە هەڵەکەی چی بووە بەڵام ئێمە ئەبێ ئەو ڕاستکردنەوەی بکەین ئێستا حکوومەتی بەغدا وەکو محافظەیەک وەکو محافظەکانی تر سەیری هەرێمی کوردستانەکە بۆیە ئەمەش لەلایەنێکی بەغداوە بەڵام ئەمەی کە ئەم دواییەکە چی بوو ینی بۆ نمونەوتیان 320 میلیار بەغداد بنێرێ ئەوان 150 خاڵە سنووریەکان تەسیم کە بۆچی پەشیمان بوونەوە ئێمە شاراوەیە لە ڕاستیە ئێمە خۆمان تەحلیلەکەین و خۆمان لە ڕێگەی بەدواداچوونی خۆمانەوە ئەگەینە شتەکان بە بۆچوونی من حکوومەتی هەرێم یەکەم فایلی نەود ناتوانێت شەفافکە
لەبەر ئەو هەموو گەندەڵی کە تیا ئەنجامداوە و عقدەکان لەگەڵ تورکیا بەس خۆیان سەری لێ دەرەکەن چیان کردووە بۆ 50 ساڵی داهاتوو کردویانە سەبارەت بە خاڵە سنووریەکانیش من پێم وایە داهاتەکە زۆر لەوە زۆرترە کە ئەوان ئیعلانیان کردووە بۆ خەڵک هەر کاتێ ئەگەر ئەو عێراق بێ ئاشکرا دەبێت کە پێشتر ئەوەندە نەوێتەوە بکرێ نانێ ئەو بکرێ هەو کاتێک کە ئەژووترێ لیستی موچەی فەرمانبەرانمان بدەنێ بۆ ئەوەی کە لە بەغداوە موچیان بۆ بێ هەر ئامادەنین چونکە ئەوەندەی بن دیوار و فەزایی و ئەوانە تایە کە ڕووی ئەویان نییە بینێرن بۆ بەغدا ئەمە بەڕێی من ئەمە هۆکارەکەی دەگەڕێم وڵات دواتر دکتۆر محەممەد بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بە ئەم کابینەیەش پێ دوایە ئەو ژۆک کابینەکانی پێشتر زۆرێک لە بەتابەتی لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا تووشی شکست بووە ئێستا بۆچوونی بەڕێز دوایە کە خەتای بەغدادە یاخود خەتای هەرێمەکە لەم کابینێش ڕێک ناکەون ئەوە ساڵێک و مانگێک زیاتر ئەم کابینێش دەست بەکار بووە وڵای وجدانە قسە بکەن ئەو کابینێکی ئێستا هەیە بمانێ نەمانێ بەستراوەتەوە بە ئەو گرێبەستە نەوتیانەی کە کات خۆی کابینەکانی پێشوو کردیانە بە تایبەتی لە سەردەمی نێچیری و بەرەم ساڵعیدا لەبیرن سوێ بەرەم ساڵی شێشێکە لەوانەیە کە دەوریشی گەورەی هەبووە لەو گرێبەستە نەوتیانەدا بۆیە ئێستا حکوومەتی ئێستا سەرۆشی حکوومەتی ئێستا پێمانەیە بتوانێت لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەوێ پێش ئەوەی کە لە ناو خۆی کوردستانیدا هەماهەنگێکی نیشتیمانیە بێ بەڕاستی ئەو هەماهەنگە نیشتیمانش چۆن دەبێ یەکەم لەگەڵ لە ناو حیزبەکەی خۆیدا بتوانێت ئەو گرێبەستانە پەیدا بکات ئەگەر بیدەنێ نازانم ئەمجار لەگەڵ لیچەتی نیشتیمانی ئەگەر بتوانێت بە هەمان جۆر ئەو ناتێگەشتانەکە ئێستا هەیە بە شێوەیەکی ئاشتانە چارەسەری بکات ئەوە شەر گومانم هەیە جابۆیە پێمانەیە حکوومەتی ئێستای هەرێم بتوانێت بگاتە ئەنجامی ڕێکەوتن لەگەڵ بەغدا باشە دکتۆر ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە ئەو گرفتانێکە هەیە درێژە بچێشێت و ناڕەزایەتی خەڵک زیاتر بێت ئەو کاتی کێشەکە کورد دەبێتەوە کەم بینی حکوومەتی هەرێم و شەقام چکە بمانەوە نەمانەوە ئێستا ئۆپۆزیسیۆن نەماوە هەر نەش بکات خۆشیان نەبوو ئەوەی کە بوو شتێکی مزدەیەف بوو جا بۆ ئێستا شەقام خەریکە ڕای خۆی دەردەبڕێ بڕیاری خۆی دەدات باشە دکتۆر ناڕەزایەتانێک کە لە قەڵازێ بوو لە ڕانیە بوو لە شارەکانی تر بوو باش و بەردەوام ئێستا تا ئێساش لە ڕانیە احتیمالی ئەوەی هەیە بتوانێت گۆڕانکاری گەورە لە کوردستاندا دروستکە بەچەی ئاراستەیەک لەوانەیە ڕۆژانی داهات و ئێمە زیاتر باشە دکتۆر بەس سەبارەت بە ئەوەی کێستا لە بینی هەرێم و بەغداد هەیە عێراق وەرێم وازیان لە مەلەفی نەوت تێناوە ئێستا قسەکە لە سەرەوەی کە ڕێکەوتن بواری نەوتیەوە شکستی هێناوە بەڵام قسە لە سەرەوەی کە بۆ خاڵە سنووریەکان کە ئێستا بەغداد لە بەرامبەر نیوەی داهاتی خاڵە سنووریەکان ئامادەی 320 میلیارد دینار بنێری بۆ لە سەرەوە ڕێک ناکەون مادام گرێبەستەکان ئەوە بەسراونەتەوە خۆت دەڵێ بە وڵاتانی تر و عقد لەگەڵ کۆمپانیەکان خۆ خاڵە سنووریەکان بۆچی لەسەر خاڵە سنووریەکان لەگەڵ عێراق ڕێکەوتن ناکرێت بۆی کە کێشەی موچەش لە هەرێم چارەسەر بکرێت عزیزم خۆمە خەڵکی وڵاتین یەکتری باش دەناسین دەزانین ڕۆژی سیاسی چۆنەوە ئێمە عمرێک تەجربەمان هەیە ئەزمونمان هەیە لە کوردستان مشکلە ئەوەیە کە تۆ دەوڵەتێکی نیشتیمانیت نییە دامەزراوە نیشتیمانیت نییە ئەوەی کە تۆ هەتا بەڕاستی دەتوانین بڵێن حکوومەتیشی میلیشیاییە ئێستا بە مەنسوور بارزانی بڵێ بزان دەسەڵاتی یەکێکی تری هەیە لە ناو عایلەی خۆیدا نیەتی بەچەی ناویچەتی بڵێ دەسەڵاتی یەکتری هەیە لە ناویچەتیدا نیەتی بۆ چکە ئەمیش وەکو ئەو ئابروو خسەر بەخۆی هەیە چەکداری هەیە منتقەیەشی بەخۆی کۆنتترۆل کردووە تەسەڕفی تێدا دەکات و ڕۆژەکە بەو حاڵەیەکە وەکو پێم وتی ئێمە دەوڵەتیشی دەوڵەت نییە با کۆمەلگایشی میلیشیاییمان هەیە تۆش وەکو ڕۆژنامە نووسێک سپێنم چۆ دەرێ هەزار چەکداری پەیدا بکە بخەی بکە دەتوانین لە منتیقەی هەورامان لەکوێ حکوومەتێکی بۆ خۆ دروستکەین و گومرجی دانێ و تێ دەربێنی بفرۆشی و ڕۆژەکە ئاوای عەزیزم ئەوەی کە ئێمە دێڵێن خەونە ئێمانە خەون دەبینین کە دەبێ وابێ وانە بێ خەونجیایە ئەوە کە ئێستا هەیە لە کوردستانی بزەبەت ئەو واقعەیە کە ئێمە تێدا دەژین هەر کەسێک چەکدار بێت و لەگەڵ حیزبێکی بێت و دەتوانێت ئابووری هەبێت دەتوانێت
چاڵەنەوتی هەبێت دەتوانێت خاڵی گومرجی هەبێت دەتوانێت گومرگ نەدات ئەوە نییە کاتۆ نەک لەگە لە کوردستان عزیزم لە عێراق کە دەوڵەتە دنیا احترام پێ کردووە لەوێش نظامی میلیشیایی هەیە ئێستاگەل لێ کازمی ئێستا لەگەڵ ئەو خاڵە گومرجەکانی خواروی عێراقی خەریکە هەڕۆژێ چێت خاڵ گومرجێشی کۆنتڕۆل دەکات و پاشی دەکاتەوە ئەگا ئیش ئەگەر بۆی بکرێت چکە لەوێش عینیشت میلیشیای چەکداری هەیە و خەڵکەکە چەکدار و بارزی خۆی خاڵش سنووری گومرجدا دەنێت و پارە وەردەگرێت و سەرانە وەردەگرێت خۆشکیش پێ ناکرێت جا حاڵی دەوڵەتی عێراقی کە دەوڵەت ئاوا بێ دەبێت حاڵ کوردستانی چۆن بێت ئەکید خەراترە باشە دکتۆر بە کورتی دواترژەگرم و لای بەڕێز پێ دوایە ئەوەی کە ڕێگەنەدانی هەرێم بە هاتنی دیوانی چاودێری دارایی بڵێن بۆ خاڵە سنووریەکان بۆوێتە ناو گەندەڵی کە کراوە ئاشکرانە بێت یاخود پەیوەندی بە سەروەری هەرێمە یاخود بۆەوەی کە قاچاقی خاڵە سنووریەکان ئاشکرانە بێت ئەو داهاتی کە هەردوو حزب لە ڕێی خاڵی سنووری دەستێنەکە ئاشکرانە بێت بۆ ئەوەیە یاخود بۆ مەسەلەی سەروەری هەرێمە لە من دەپرسی؟ بەڵێ 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 ئەکیت علاقەی بە سەروەری هەرێمە نییە ئەگەر بڵێن علاقەی بە سەروەری هەرێمەوە هەیە ئێمە دەبێت خۆمان خەڵەتێنین درۆ لەگەڵ خۆمان بکەین نەخێر علاقەی بە سەروەری هەرێمەوە نییە ئەگە علاقەی بە سەروەری هەرێمەوە هەبا ئێمە داوای موچەمان لە بەغدا نەدەکرد ئێمە داوای زۆر شتمان لە بەغدا نەدەکرد ئێمە تا ئێساش دەرمان خۆراک ئەو شتان هەموو لە عێراقەوە دێت ئەمجار ئێمە سەروەریمان نییە عەزیزم سەروەری باس چی دەکەیتەوە ڕۆژە دەوڵەتی تورکیا بخۆی لایەن دەکات 50 پایگای نظامی لە قوڵای 40 کیلۆمەتری خارج کوردستانیدا هەیە ئەمجا هەر ڕۆژە دەوڵەتێک دێت تەڕاتێنی تیا دەکات سەروەری چی سەروەری نییە عەزیزم علاقەی ئەسان بە سەروەریوەی ئەوەی دەڵێن سەروەریەوە نییە ئەکید علاقەی بە ئەو خەڵکانەوەیە کە کۆنتڕۆلی ئەو خاڵانە دەکەن و دانێ پارەکەی بخوان بێنەی دەنون لەو بینەشدا خەڵکی کوردستانی دەمێنێتەوە دەبێتە بارمتە ئەنە بەڕاستی ئێستا خەڵکی کوردستانی من تۆ ئەوەی کە هەیە لە ڕۆڵی بارمتە دەبین ئێمە بووینە بارمتە مەسەن کابرا موچێ نادرێتێ بەهۆی ئەو حاڵەتانەوە کە هەیە مانەوەیە تۆ وەکو بارمتە دەبێت بازەکەی بدەیت جاتێ پرسیارەوەی ئەو ڕۆژە کەی پەیدا دەبێت چەند پەیدا دەبێت و چۆن درێژە دەشێشێت ئەوە الله ئەعلەم ئەمجار عەزیزم بە تۆ بە بینەران و بە هەموو خەڵکی کوردستانیش دەڵێم لەو کاتێک کە ڕژێمی عێراقی ڕووخا ئێمە دەمانتوانی داوای سەربەخۆیی کەین ئەوانە نیان کرد و من کات خۆیەک دوو تارمە لەبارەیەوە نووسیت 2004 لاخرین ئەمجار ئەوانە کوتیان ئێمە عێراقین ئەمجار تو کە عێراق دەبێت ملتەزیمی بە هەندێ ئەو یاسانە کە بخۆت دەنگت پێداوارێت بە دەستوری عێراقی ئەمجار لە دنیاشیدا بە عەزیزم ئەتۆ لە وڵاتێکی دابژی بەڵام لەو تێ دەربێنی نابێت خۆ مەجال لە بەتەواویکە دەگەڕێم وڵات نەوتەکەی دەربێنی پارەکەی بنێری بۆ بانقی وڵاتێکی تر کە دژایەتی تۆ دەکات بەڵێ دواتر دەگەڕێم وڵات ناوبڕێکمانەیە دەگەڕێم وڵات دکتۆریان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێم وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبەکەیەوە ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت لاتەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێت ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 1970 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە وشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆرە بەهار بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە ئیدارەدانی خاڵە سنووریەکان لە ڕووی دەستوریەوە ڕێگە پێدراوە عێراق دیوانی چاودێری دارای عێراق لە خاڵە سنووریەکان هەبێت بەڵێ خۆی مادەی 114 دەستور باز لە دەسەڵاتە هاوبەشەکانەکە یعنی ئەوەی کە حکوومەتی مرکزی لەگەڵ حکوومەتی هەرێمەکان بە هاوبەشی بەڕێوەیە بەنیەکێ لەوە خاڵانە کە لە ناو مادەی 114 ڕیسکراوە ئیدارەی گەمارگە واتە خاڵە سنووریەکان کەواتە بەڕێوەبردننی ئەم خاڵە سنووریانە لە دەسەڵاتە هاوبەشەکانە واتە لە دەسەڵاتە حەسرەکانی بەغدانیە بە تەنیا خۆی بەڕێوەی بەرێ وماتە بەقاژ هەردوولا فەرمانبەری هەردوولا دەکرێت لە دەکرێت هەردوولا بەیەکەوە لەسەر سیغەی ڕێ بکەون بەڵام لە ئەخیری مادەکەیە ئەڵێ لە ئەخیری ئەو فەقەرەی کە باز لە ئیدارەی مەنافزی حدودیەکە ئەڵێ ينظم بقانون ئەم قانونە دەرچووە قانونی هەیئەی مەنافزی حدودی ژمارە 30 ساڵی 2016 لە پەرلەمانی عێراقەوە دەرچووە کە دەکرێت اعتیماد بکرێتە سەر ئەوە بۆ تەفاسیلی ڕێکەوتنەکان بەڵام بەو یاسایە شەڕێگە پێدراوە عێراق خاڵە سنووریەکان بەڵێ ئیدارێکی هاوبەشە هین و بابینە سەر ئەوەی کە ئایا چۆنێتی ئیدارە هاوبەشەکە ئەگەر حکوومەتی عێراق بەشێکیش لە سەلاحیاتی خۆی داوای زیاتر بکە من پێم وایە دەبێت لەم کاتە حکوومەتی هەرێمی کوردستان مرونەت بنوێنێ لەبەرچی لەبەر ئەوەی کە لایانی متەزەڕیر لایانی زەعیف ئێستا لەم ڕێکەوتنەیە بریتێ لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت نا ئەو باکی نییە ئەوەی کە هین زەریبەی ئەم وەزعە ئەدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم مەسئولە لە دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێم جایان ئەبێ مرونەت بنوێنێ لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی کە بتوانێت موچەکەیان بۆ دابینکە یان ئەبێ بەدیلی تری هەبێ
یعنی خۆی بتوانێت ئەو موچەیە دابشکە بەدیلیترین نیە ئێستا هیچ بەدیلێکی عرض نەکردووە ئەوە سەو ئەوەندە ڕۆژەیەک لە سا 79 موچە وەرگیراوە بۆیە پێویستە ئەوان هینتر ینی مرونەت یەکەم لەبەر ئەمە دووهەمیشیان پێویستە کازمی ئامادە نییە کە مرونەت بنوێنێ بە تایبەتی لە مەسلەی خاڵە سنووریەکانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی کە ئەو کارەی کە لەگەڵ منافزە حدودیەکانی هەرێمی کوردستان کردوێتی لەگەڵ بەشێکی زۆری منافزە حدودیەکانی عێراقی شاکردوێتی شارعی عەرەبی لی قبول ناکە کە مرونەت لەگەڵ هەرێمی کوردستانە بنوێنێ بۆیە کازمیش مەبەستێتی شارع ڕازیکایەکێک لە داواکار ینی کازمی یەکێک کە لەوانی کە دەیەوێ لەسەر داواکاری شارع هاتۆتە سەر حکم دەیەوێت داواکاریەکانی ئەوان جێبەجێ کاوەکو حکوومەتێکی ئینتیقالی و بڕوە بۆیە پێویستە حکوومەتی هەرێم چاوی لەمانە بێت بەس نهێنی ئەوەی کەوان ڕازی نابن بە چاودێری عێراق پەیوەندی بە پەیوەندی بە سەروەری هەرێمەوەیە ئیدعای ئەوە ئەکەن کە پەیوەندی بە سەروەری هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام من پرسیارەکەم ئەگەر ئەوان پێیان وایە هاتنی پارە لە سەروەری هەرێمی کوردستان کەمەکاتەوە لە بەرامبەر ئەوەی کە تۆ شتێک تەسلیمکەی ئەی لە ساڵانی 2005ەوە هەتاوەکو 2014 کە بوو جەبراخۆ هەموو بودجەکەمان لە عێراقەوە داهات و بودجەی ئیستیسماری و ئەوانە باشترین کاتەکانی هەرێمی کوردستان و سەروەری هەرێمی کوردستان و خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان لەو چەند ساڵایە بووکە بودجەکە ئەها بۆچی هیچ عیلاقێکی بە سەروەریەوە نییە سەروەری هەرێمی کوردستان بەوە کەم نابێتەوە و ئەبێ هەرێمی کوردستان ئەوەش بزانێت کە وەزعی اقتصادی عێراق ئێستا بە جۆرێک داتەپیوە کە هیچ کەسێ حەسوودی پێ نابە بۆیە دڵنیا بێ موچەکان هەرداوە بەڵێ ئەبێ دڵنیا بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هیچ شتێ تەسلیمی بەغدانەکە بەغداش هیچی بۆ نانێرێ بۆیە ئەبێ ئەمانە کە من ئەڵم بەشێکی زۆری ئۆباڵەکە لە ئەستۆی حکوومەتی هەرێمە ئەبێ حکوومەتی هەرێم لە ئاستی مەسئولێتێکی زۆرترا بێ لە بەرامبەر فەرمانبەر و هاوڵاتیانی خۆی سەرەوەشە کە ئێستا راپۆرتی لیژنی دارایی پەرلەمانی کوردستان هەبوو کە لە 6 مانگی 2020 بە 6 مانگە داهاتی خاڵە سنووریەکان 505 میلیارد دینار بووە یعنی هەر مانگانە ئەگەر حیساوی بکەی 100 میلیاری بەردەکە بەڵام ئێستا کازمی خۆی دەڵێ من ئامادەم مانگانە 320 بۆ بەرامبەر نیوەی داهاتی خاڵە سنووریەکان کەواتە بەشی زۆری بۆی رازی نابێ لەبەر ئەوەی کە ئەم شتانە کەشف دەبێ ئەگەر کەواتە ئەبێ ئەگەر ئەوان بە نیوەی رازی نابن کە 320 میلیارە نیوەی بدەن کەواتە ئەبێ داهاتی ئەم خاڵە سنووریانە لەسەر و 700ەوە بێ مانگانە بەلانی کەمەوە مانگانە بەڵێ سپاس دەکەم دەگەرێم وڵات دواتەرگە دەرفەتە بوو دکتۆر بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە بژاردەکانی بەردەم حکوومەتی هەرێم دکتۆر محەممەد بژاردەکان بۆ دابینکردنی موچە ئەو بژاردانەی کە هەن جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد بژاردێکی ترێ لە ناوخۆ بۆ موچەیەنی خودت بۆچی بەرپرسانی کابینەی نوێ ئێستا دەستەوەستانن ڕاوەستاون و هەوڵێکی جدی نادەن بۆ چارەسەری کێشەی موچە لە کاتی ئێستادا بەڕاستی حکوومەتی هەرێمی بژاردەیەکی نییە جگە لەوەی کە بەهەر جۆرێکی بێت لەگەڵ عێراق بگاتە ڕێکەوتنێک بۆیە بتوانێت کەمترین موچەکە یا کەمترین پارەکە لە بەغاوە بێ لێرە بینێرێت و لێرە موچەکەی پێدات بۆ وایە چکە تۆ وەکوتم دامەزراوەی ئابووری نیە ئەمجار لە هەمووش گرنگتر ئەو گرەبەستنەوتانێکە کراوە ئەوە نیشانیدا کە نەک بەشی موچەی ناکە و قەرزداش بوویەوە لەسەری باش جا بزانێت چ کارەساتێکە فەزاعەتێکە تۆ گرێبەستنەوتی بفرۆش و قەرزداری بێەوە لەسەری داهاتی ناوخۆش پشتی شوانیە بەڕاستی لە خاڵی سنووری گومەرجیەکان زیاتر ئەوەی کە هەیە باز و سەرانەیە لە خەڵکی بستێنن ئەمجاریش دووبارە ئەوە کاریش خراپە تۆ بتوانێت داهات زیادکەی لەسەر بە فشار خستنە سەر ئابووری تاک خێزان و ئەو خەڵکێکە بە ڕەنجیشان و خۆیشێک کارێک دەکات دوکانێکی هێشتێ تۆپسی باز و سەرانێ بۆ زیادکەین ئەمجاریش جگە لەوە تۆ لە وڵاتێکدا دەژی هیچ ژێرخانێکی ئابووری نییە لە ڕووی کوشتکاڵیەوە هیچ نییە تاش کە وەرزی تەماتێ لە بازار بچۆ بەڵێن تەماتەی تووشی دەوێ ئێرانی ینی بەزیترین شێت کە ئێستا وەرزی تەماتەیە ئەمجار لە ڕووی پیشسازیەوە تۆ هیچ نییە لە دواوی مێژووە لە پەراوێزی مێژووداین
ئەوەی کە پەیوەندی پیش سازی وای بێت ئەوەی هێو نییە ئەوەیە کە تۆ دەبێت چاوەڕوانی بەغا بکەی بزانی باشە دکتۆر چیت بۆ دەنێت چی دەداتێ بەڵێ ئەوەش بخۆی بەڕاستی کارەساتێکەوە ینی لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نێتەواتیەوە کارەساتە تۆ دوای 30 ساڵ لە سەر بخۆی دوای 30 ساڵەوەی کە تۆ بخۆت حکمی خۆت دەکەی نەتوانیت شێرخانیشی ئابوور دروستکەیت بەلانی کەمەوە تۆ پێویستیت بە 6 مانگ پێویستیت بە یارمەتی وڵاتیش تر نەبێت ئەم جاریش لە هەمووش خەتەرناکتر ترسناکتر ئەوەیە کە هیچ پرۆژەیەکیش نییە هیچ بەرنامەیەکیش نییە هیچ ڕوئایەکی سیاسی دکتۆر بەتەوێت ئەو ڕەوشە بەرەو باشبوون بەری باشە نا بە پێچەوانەوە ئەو ئشارەتانێک کە هەیە هەمووی ناومێت بەخشە هەمووی خەڵکی بێهیوا کردووە کە خەڵک ئومێدی بەسپێنی نییە و ئەگەر ئەو کڕۆنایە نەبا لەوانەیە زۆربەی خەڵکی گەنجی کوردستانی ڕوو لە هەندەران کرد بە ئەمجار لە ڕووی کۆمەڵاتیەوە تەماشاکە ئەو ڕۆژە کارەساتش کۆمەڵاتی دروستکرد من وەک مامۆستاگەم لەیەکە لە سەدا 90 ئەو خوێنکارانەی لە ماوەی ئەو 7 ساڵی زمانی لەوەی لەو کاتێک کە بەناو سەر بخۆی ئابووری دەست پێ کردووە خەڵک دانەمەزراوە لەوانە 200 تا 300,000 گەنج هەمووی کە دەرچووی پەیمانگا و ئامادەیەکان و زانکۆ و کۆلژەکانە بێکارە و زۆر کارەساتە دەسەڵاتێک حکوومەتێک ئەو وزە گەورەیە جوانە بەتوانە خەلاقا بە فرۆبدات ئیسفادەی لێ نەکات کە هەرێشێ لەو گەنجانە لە بوارێکدا لە بواری خۆیدا دەتوانێت داهێنانی شێ بێ بتوانێت باشە ڕەگەزێکی کارای ئابووری نیشتیمانی باشە دکتۆر دەکەی کەس خەم لەو گەنجانە ناخوا کەس فکرێن لێ ناکاتەوە ئەمجا ئەو سەرمایەکە لە کوردستانیشدا هەیە بەهۆی نەبوونی وەکوتم ڕوویای سیاسیەوە ڕوویای ئابووریەوە نەتوانراوە بە شێوەیەکی تەندروست و مرۆڤانە ئیسمار بکرێت هان بدرێ خەڵک و پارێکێتی لە بواری جیاجیادا لە بواری بەرهێنانی جیاجیادا ئیسفادە لەکە نەک لەو بوارە بەرهێنانی کە تا ئێستا هەیە شوقە دروست دەکەن و بە خەڵکی دەفرۆشنەوە حڵاقی و بەرهێنانەوە نیە بەڕاستی ئەوە ئیستیهلاکە جا بۆیە ئینسانی کورد تاشی کورد بۆتە باشە دکتۆر ئەگەر گوێتان لێ هزارێتریشوامتە بۆتە یەک ئامڕازی بەکاربردن هەنی بۆتە ئەدەواتی ئیستیهلاک ئەو ئینسانە تەنها ئیسفادە لێ دەکرێت نەخۆش دەبێت زۆر چاکە نەخۆشە بێنە بۆ خەستەخانەکەی شەوی 500,000 لێوەرگە بەلانی کەمەوە دەنە ئەوکودان لەو لێرە تا 2 ملیۆنی ڕۆشتووە لە فەیسبوک بینە نەخۆش دەبێت چۆ دەرمانی بکرا هەنی تەسەوەر کە مەسەڵەن دەرمان من کڕیمە لە دەرەوە 100 دانەک بە 6 دۆلاری من ئێستا لێرم ناچارم ئەو دەرمانێ بکڕم هەین تەسەوەر کە هەمان دەرمان سندێکڕم دەکاتە 200,000 هەیە نەخۆشێک چ گوناعشی هەیە کابرا نەخۆش دەبێت پێویست بە دەرمانیەت بچی ئیستیغلالی ئەوەی کە ئینسانە نەخۆشە بڕۆ زۆڵبین لێ بکە ستەمی لێ بکە تا حەدی لە حەدی نەفرەت جا ڕۆژەکە ئاوایە ئەوەیە مەشهەدەکە ئەوەی کە دەیبین باشە دکتۆر ڕووی کۆمەڵاتی لە ڕووی ئابووریەوە بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بەڵێ زۆر سوپاس دەکەم دکتۆر زۆر سوپاس دکتۆر محەممەد دکتۆرە بەهار سەبارەت بە ئەو نامەش کەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم ئاراسی عێراقی کردووە کە دەڵە 62 تریلیۆن پشتیاریم نهاتۆ لە ماوەی 6 ساڵە خۆشیان دەڵێن لە ناو خۆی هەرێمە 27 تریلیۆن قەرزدارن ینی نزیکەی 90 تریلیۆن زیان بەر هەرێم کەوتووە لە ماوەی 6 ساڵە لە نەتیجەی ئیعلانی ئابووری سربەخۆ کە منێکێ لە هۆکارەکان وتم هەڵی استراتیژی کردو لە بیدایەتەوە باسم کرد لە نەتیجەی ئەوەی کە ئیعلانی ئابووری سربەخۆیان کرد و نەشیان توانی خزمەتی خەڵکی پێ بکەن ئابووری سربەخۆکە ئەوە بوو بودجەکە بڕا لەو کاتەوە کە بودجەکە براوە حکوومەتی هەرێم هیچی تەسلیم کردووە بە بەغا هەتاکو داوای ئەوە بکا کە بودجەی بۆ بنێرێکە لە کاتێکا سەرۆگۆزیرانی ئەو کاتە داوای لێکردن کەوتی نەوتی خۆتان بۆ خۆتان بودجەتان بۆ دێ ئەوە مەکەن یعنی ئەوان لە نەتیجەی ئەوە ئەو بودجێ بڕاو بە قەرز باش بەس ئێستا بەغدا بڵێن وازی لێنەوەکەش هێناوە دەڵێتەنە بەڵێ آخر بۆی وازی لێناوە مەلەفی نەوت ئەوەندە شێوا و ناشەفافە لە هەرێمی کوردستان بەغاش سەری لێ دەرناکا بۆیە وازی لێ بەس بەرەزوتت ئێمە کێشەمان دەستی ئەوەیە کە دەستێکی ئەمینمانە دەست ئەمینەکە لەکوێیە دەستە نامینەکە بڵێن لەکوێیە
دەسەنە ئەمینەکە جەنابیش دەزانی و هەموو خەڵکی هەرێمی کوردستانی جەزانن دوو حیزبی سەرەکی کە لە 29 ساڵی ڕابردووە ئیدارەی هەرێمی کوردستانیان کردووە لە نەتیجەی ئەوەی کە مؤسساتی ئێمە بەتاڵ کراوەتەوە لە دەسەڵاتەکان لە لای حیزبە بۆیە ئەو واریداتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەمووی ناچێتە ناو خەزێنەی حکوومەتەوە خۆوەزیری دارایی ئەوەی کە بۆی دەچێ دابەشیەکە بۆ موچە بەڵام هەمووی بۆ ناچێت دوای ئەوەی کە گیرفانی حیزب پڕ ئەکرێت ئێستا ئەوەی ئەو باسی ئەو 505 ملیارە کە جەناب دەڵێ بە 6 مانگە ئەوەندە چۆتە لای حکوومەت بەڵام ئەو بەشەکەی تری ئەوە لە لای ئەشخاصەکانی حیزبە و لە لای حیزبە و هین ئەو دەستەنە ئەمینەکە ئەوەیە کە واریداتی هەرێمی کوردستان ناچێتە ناو خەزێنەی حکوومەتەوە تا لە لای حکوومەتەوە دابش بکرێت باشە بەس هاوڵاتیان چاوەڕێی ڕێکەوتن نەبن یاخود هیچ ئاسوویەکێ بۆ موچە من پێم وایە ڕێکەوتن ئەکرێت ڕێکەوتن ئەبێ بکرێت بۆ لەبەرەوەی یەکەم هەرێمی کوردستان وە گوتم یا ئەبێ بەدیلێ پێشکەش بکە ئەو پارانەی کە ئەم دوو حیزبە بردویانە بیهێننەوانێ و موچەی خەڵکی پێ بدەن یاخود اعتیماد کاتە سەر ئابووری تر کە لە ئێستادا ئەمە بەم پەلەپەلە ناکرێ ئەمە پلانی درێژخایەنە کە مەفروزە حکوومەتی هەرێمی کوردستان هەیبێ یانە بێ ڕێکەوتن بکا لەگەڵ بەغا و پێم وایە فشاری نێودەوڵەتیش دەورە بینێ لە دوای پێم وایە تەدەخولات هەیە بەڵێ سپاس دەکەم دۆ سپاس بۆ بەرزان دکتۆرە بەهار محمود ئەندامی پەرلەمانی عێراق لە سەدوی سەرکی هەروە لە سلێمانی دکتۆر محەممەد ئەمین مامۆستای زانکۆ و ئابوورنیان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ